سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم لەوەی کە یەکشەمبە شەوێکی تر بە یارمەتی هاوڕانی هاوکارم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ڕاستەوخۆ هاتوینەتەوە خزمەتە. ئازیزان بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان تیش دەخاتە سەر پرسێکی چارەنووساس، واتە پرسی چارەسەری کورد لە جیهانی نوێدا، هەلەکان چین و ئاستەنگەکانی بەردەمی چین. ئاگادارن ئەمڕۆ لە کاتێکدا جیهان بە خێرایی بەرەو گۆڕان دەچێت و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لەو پەڕی ئاڵۆزیدا دەژی. پرسی کورد و چارەنووسەکەی لە هەموو کاتێک زیاتر گرنگی پەیدا دەکات بۆ ئەوەی بەوردی هەلو ئاستەنگەکانی بەردەم چارەسەری پرسی کورد لەم سەردەمە نوێدا تاوتوێ بکەین. ئەم شەو ئێمە هەوڵ دەدەین وڵامی ئەم پرسیارانە بدەینەوە. جیهانی نوێ چ دەرفەتێکی نوێ بۆ پرسی کورد ڕەخساندووە؟ چۆن دەتوانین لەم دەرفەتانە کەڵی وەربگرین؟ لەگەڵ هەموو گۆڕانکاریەکاندا چ ئاستەنگێکی نوێ سەری هەڵداوە؟ چۆن دەتوانین ڕوبەڕووی ئەم ئاستەنگانە ببینەوە و بربەستەکان تێپەڕینی؟ ئایا دەتوانین خۆشبین بین کە لە سەرنجامی گۆڕانکاریە نوێەکاندا هەلی باشتر لە ڕابردوو ڕەخساوە بۆ چارەسەری پرسی کورد؟ یا دەبێت خۆمان بۆ دەورێکی دشوارتر ئامادە بکەین کە هیچ ئاسۆیەکی ڕووناک لانیکەم لە کورتماوەدا بۆ چارەسەری بنەڕەتی ئەم پرسە نابیندرێت. هیوادارین ئەم بەرنامەی ئەم شەو ببێتە دەرفەتێ بۆ گفتوگویەکی شراو بنیاتنەران کە تیشخواتە سەر هەموو ئەو لایەنانەی پەیوەندیان بە پرسی کوردەوە هەیە. لەماوەی ئەم بەرنامەیەدا کێمە لە خزمەتتانداین، ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنە و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەشدار بن وە پرسیار و بۆچوونەکانتان بخەنە ڕوو. بۆ تاوتۆکردنی ئەم پرسیارانە و ئەم پرسە گرینگە ئەم شەو وتوێژێکمان دەبێت لەگەڵ بەڕێز دکتۆر عادڵ ئەلیاسی کۆمەڵناس و هاوکات ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. دکتۆر عادڵ ئەم کاتت باش، زۆر سپاس دەکەم بۆی کە داوەتی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵەتان قبول کرد. زۆر بەخێر بن. زۆر سپاس بۆ ئێوە کاگە میری خۆشەویست، سڵاو ئەنێرم بۆ هاوکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش و هەروەها بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر بەخێر بێت. دکتۆر عادڵ بە سەرەتای پرسیارەکەمەوە لێرە دەست پێ بکەم. هەروەک لە پێشەکیەکەدا وتم زۆر کەس باس لە گۆڕانکاری لە سیستمی سیاسی و حاکمیەتی جیهان و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دەکەن. بەڕای ئێوە ئەو گۆڕانکاریانە کە بۆ چارەسەری پرسی کورد گرنگن و کاریگەریان لەسەر ئەم پرسە هەیە کامانە؟ ڕاستەکەی ئەوەیە کە ئێستا ئێمە ئەبینین هەندێک هێزی سیاسی لە وڵاتانی پڕقوردەتی جیهان هاتوونەتە سەرکار، یان هێزگەلێک چاوەڕێ ئەکرێ لە پرۆسەیەکی سیاسی نەچەندان دوورە، ئەوانیش بە هێزی دەوڵەتی بگەن یا قودرەتی دەوڵەتی بەدەستەوە بگرن. و لە لایەکی تریشەوە دەزانین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕکەبەرکایەتێ لە نێوان دەوڵەتانی ئەو ناوچەوە لە نێوان زەلهێزانی جیهانی کەوتۆتە ئەو قۆناغەوە کە دابڕێژێتەوە نیزامی و سیستەمی ئەو ناوچەیە. هەموو ئەو نیشانانەی کە ئەتوانین ئەگەر کۆیان بکەینەوە و هەوڵ بدەین ڕوتێکیان تیا شناسایی بکەین، دەبینین کە ڕوو بە دموکراسی خوازی و ئازادی خوازی و پێشکەوت خوازی و هاوکات دەستەبەرکردنی مافەکانی ئەو خەڵکانەی کە تا ئێستا لەژێر گوشار و لەژێر سیستەمدا بوون بەرچاو ناکەوێت. ئەنی ئەو ڕوتە سیاسیە گۆڕانکاریە ئابوووریە کۆمەڵایەتیانێک کە لە ئارادادن ئەومان پێ ناڵێن کە ئێمە لەگەڵ پێشکەوت و خوازی و ئازادی خوازیەک ڕوبەڕووین کە لەوانەیە مافی ئەگەر نە هەموو مافەکانی لانیکەم هەندێک لە مافی خەڵکانی ستەم لێکرا و ئازار چێشتووی بۆ نمونە یەکسەدەی ڕابردوو لێرە چارەسەر بکرێن نەمێنن و ئێمە چاوەڕێەوە بکەین ئەو ڕوتە نوێ کە ناوی لێ برێ کە هەموو گۆشە و زەوایای بۆ ئێمە ڕوو نییە، لانیکەم بتوانرێت گۆڕانکاریەکی ئەرێنی بەوجود بێنێ. زلهێزەکان چاو لێ بکەین کە ئەگەر هێزی سیاسی و دەوڵەتیەوە قەزیەکە چاو لێ بکەین دەبینین ئەوە هەمووی هێزی بە نەوعێک ڕاستی ئفراتی کە ناوی لێبن تندڕەون بە هێزی سەربازی و بە زۆرگویی پابندن، هەوڵەدەن لە ڕێی تەرازوی هێگۆڕینی تەرازوی هێزی خۆیان لەگەڵ نێران
خۆیان داسەپێنن خواستەکانیان داسەپێنن ئەوە زلهێزان ئەو ڕێگەیان گرتوتە بەر لە چینەوە بگرە تا ئەمریکا تا رووسیا و هێزە گەورەکانی تەنانەت ئوروپاش ئەوانە هەمووی هەوڵیانەوەی لە ڕێگەی هێژمونی ئابووری و سەربازی خۆیان داسەپێنن بەسەر کۆمەڵگا تاو شوێنەی بە بزوتنەوە کۆمەڵایەتەکان ئەگەڕێتەوە کە ئەوانیش بۆ خۆیان فاکتەرێکن لە بەدیهێنانی گۆڕانکاری ئەبینین بەداخیشەوە لەوێ بزوتنەوەی کۆمەڵایەتی بەهێز لە هیچ گۆشەیەکی ئەم جیهانە کە ڕوتی ڕووداوەکان ئەم دویا ئەو دوو پێ بکاوە بگۆڕێ لە شاهدی نین بۆ نمونە لە شەقامەکان لە شارە گەورەکان لە شوێنی کارەکان بۆ بە شێوەی مانگرتن ڕێپێوان کە لە ئاستێکی بەرینە خەڵک بێنێتە سەر گۆڕەپانی خەبات و ئەوانە بکات بە دژە هێژمونی بەسلا زلهێزان و دەوڵەتان ئەوە نابینین و ئەمە کارێکی کردووە کە ئێمە لەگەڵ دەورەیەکی خەمۆکی بزوتنەوەی پێشکەوتوخواز ڕوبەڕووبین و لەگەڵ ڕوتێکی بەهێزبوونی هێزی ئفراتی ڕاست ڕوبەڕووبووین ئەمە نازانین هێشتا تا چەند ئەندازە ئەتوانێت دەوام بێنێ ئەم ڕۆتە لێمان ڕوون نییە کاریگەریە دەستبەجیەکان و درێژماوەکانی چییە بێ بەڵام ئەوەی کە لێمان ڕوونە بزوتنەوە پێشکەوتوخوازەکان بۆ نمونە بزوتنەوەی ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستان لەو وڵاتانەی کە خەڵکی کوردی تیاژی لە کورتماوەدا بە بەراوردی من چاوەڕێ ناکرێ لە سەرنجامی ئەو ڕوتە جیهانیانەوە و ئەو ڕوتە ناوچەیانەوە بتوانرێ دەستکەوتی بە نرخ بەدەست بێنێ لە ڕاستای گەیشتن بە ئارزوەکانیان بۆ نمونە ئێمە هیچ نیشانەیەک لەوە نابینین کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوەوەی ئەو وڵاتانێک کە خەڵکی کوردی تیاژی ڕوتێکی ئازادی خوازی ئێمە بۆ کاتێکی ژەڵێن ئازادی خوازی لەو ئاستا تەنا مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی وەکو خەڵکی کورد وەکو خەڵکی فلستین ڕەچاو بکە ئێمە تەوەقوعەکەشمان زۆر لەسەرەوە نییە ئەنی تەنانەت لەو ئاستەشا ئێستا نابینین ئەوەش نابینی دەوڵەتانی ئەو ناوچانە لە ژێر گوشارێکی ئەوەندە زۆری دانیشتوانی خۆیان نابن کە دەست بەجێ ینی لە ماوەیەکی کورتی چەند مانگەدا دەسەڵاتانە سەراوژێر بکەن و بزوتنەوەیەکی یەکدەستی ئازادی خوازیزانە هێزی سیاسی بگرێ بەدەستەوە ئەوان بە شێوەیەکی تڵمامەڵە لەگەڵ پرسە دیموکراتیکەکانی وەکو پرسی کورد پرسی ژن پرسی ژینگە پارێزی وەلا ئاخر بکەن بەم کۆکراوەی ئەم باسانەوە بەم تێڕوانینەی کە من کورتەیەکم لێرە عەزکردن ڕاستەکەی من باوەڕمەوەیە کێشەی کوردیش لە کورتماوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێگە چارەیەکی ئەرێنی بخۆوە نابین. دکتۆر عادڵ لە 2 یا 3 بەشی بڵین کوردستان ئێمە شاهدی ئاڵوگۆڕی زۆر جددین دێنە سەر بەشێکیان لەم دویانەدا خۆتان ئاگادارم پرسی کورد لە تورکیا سەردێڕی ڕاگەیان نەگەشتیەکان و باسی سەرەکی بڵین کۆڕ و کۆمەڵی سیاسی بووە دێنە سەر پامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان پامەکەی ئۆجەلان دەستپێکی ئەم پرۆسە نوێ بوو بە بڕوای ئێوە بەڕێستان دەبێت ئەم پرۆسەیە ئێمە دەبێت پێی خۆشبین بین یا ڕەشبین باسی زۆر کراوە لەو بارەوە بەڕاستی من پێم وایە هەر بەرەساسی ئەو خوێندنەوە گشتیە کە پێشتر ئاماژەمان پێکرد ناتوانین پێی خۆشبین بین و ناتوانین چاوەڕێ بکەین لە ڕووی ئەو ڕەهەندە سیاسی کۆمەڵایەتیانەی کە لە جیهان و لە ڕۆژهەڵات و لە تورکیا هەن لە ناکاو پرسێکی گرنگی وەکو پرسی کورد چارەسەر بکرێ لە کاتێکە هەموو پرسە دیموکراتیکەکانی تر وەکو پرسی ژنان کرێکاران خوێندکاران ژیانی ئابووری و مەعیشەتی خەڵک لە گشتێتی خۆیان هیچ کام لەوانە چارەسەر نەکرێ بە شێوەیەکی باش و بەجێ بەڵام لە ناو هەمووی ئەوانە پرسی کورد چارەسەر بکرێ ئەنی هیچ ئەزمونێکی مێژووی هیچ خوێندنەوەیەکی سەردەمیانە ناتوانێت ئەوەمان لا بسەلمێنێ کە ئێستا دەوڵەتی تورکیا ملکەچی ئەوە بێت کە مافی خەڵکی کوردستان بدا
بۆیە ئەو خۆشببینیەی گەشتبینیە کە ئێستا پێکاتوە من لە باشترین حاڵەتە لە ڕووی ئارزوویەکی دڵسۆزانە و بەرحەقی کۆمەڵێک ئینسانی دڵسۆزی بزوتنەوەی خەڵکی کوردستانی ئەبینم، بەڵام ئەساس و پایێ و خوێندنەوەیەکی وردبینانەی لەسەر نەکراوە و ئەساسەکەی ئەوە نییە، و بۆیە زۆر بە زەحمەتیش ئەتوانرێ ڕوونکردنەوەی جێگا پەسەندی لەسەر بدرێکە بۆ ئەبێ خۆشببین بین. زۆرتر ئەوانەی کە من ئەبیستن زۆریش بڕوونی و بە وردبینی تماشایان نەکەم و بە دواتچوونم بۆ کردوون، هەمووی لە ڕووی هەست و ئەحساسەوەیە لایەنێکی هەرە زۆری. لایەنێکی تریشی کە زۆرتر پەیوەندیدارە بە حزبی کرێکارانی کوردستانەوە کە پەیڕەوی لە سەرکردایەتی و ڕێبەرایەتی ئۆجەلان ئەکات، زۆرتر لە ڕووی تەعەلوقاتی حزبی و ئەو وەفاداریەی کە بڕێبەرەکەی خۆیان هەیە کە ئەویش جێگای احترامە تەبیعەتەن ئەوە کراوە. بەڵام هیچ نیشانەیەکی سەردەمیانە و بە کرداریانە نابینین کە ئێمە بڵێن بۆ ئێستا لەو سەردەما دەوڵەتی تورکیا تەن ئەدا بەوەی کە کێشەیەکە زیاتر لە سەدەیەکە لە وڵاتە هەیە ئێستا چارەسەری بکە. با دوو چەند شاخص ناو لێ ببەم کە ڕوو بێتەوە، دیارە زۆر هەیە زۆر ئەندازەگیری تر هەیە پێمانەڵێکە ئەم خوێندنەوەی من ڕاستە، بەڵام بابێت چەندانە کفایەت بکەین و ڕازی بینێستا. بۆ نمونە تەرازوی هێزی دەوڵەتی تورکیا لە بەرابەر خەباتی خەڵکی کوردستاندا لاواز نەبووە. چۆن سەردەمێکەیە دەوڵەتی ناوەندی دەوڵەتێکی لاوازە، وەکو دەوڵەتی بەشار ئەسەد، وەکو سەردەمی خۆی دەوڵەتی سەدام حوسێن کە هێرشی کرایە سەر سەردەمی خۆی کۆماری ئیسلامی دوای هاتن سەرکاری لاواز بوو. ئەو کاتانە دەوڵەتی ناوەندی تەمایل پەیدا ئەکات لەگەڵ بزوتنەوەی کورد واردی گفتوگۆ بێت، چونکە پێگەی لاوازە و پێی خۆشە بە گفتوگۆکردن دەستکەوت بەدەستبێنە یان پرۆسەی بەهێزکردنی خۆی درێژ بکاتەوە. ئێستا دەوڵەتی تورکیا لە موقعیەتێکی ئاوا بەسەر نابەکە پێگەیەکی لاوازی هەبێ، بە هیچ نیشانەکان لەوە بەدەستەوە نییە لە بەرابەر کێشەی کورد ئەرز دەکەم. ئەزانم لەباری ئابووری و وەزی خراپە، ئەزانم مەشروعیەتی دەوڵەتەکەی لە جێگەی خۆیان نییە، هەموو ئەوانە ئەوە جێگەی مناقشە نین، بەڵام لە بەرامبەر کێشەی کووردا هیچ نیشانەیەک لەوە نییە کە ئێستا دەوڵەتی ئەردۆغان بێت و ئاوانس بدا دەستکەوت بدا بە خەڵکی کورد لە کاتێکا معلومیە چی بەدەستێنێ ئەگەر ئەو کارە بکە. لە ئاستی نێونەتەوەی یا پێشتر ئیشارەمان پێکرد ڕەهەندەکان شتێکی ترمان پێڵێن کە لەوێ ڕۆتی ئازادی خوازی و پێشکەوتی خوازی یا دەوڵەتانی تەنانەت لە نوعی لیبرال دموکراتی نانێن سەرکار، هەمووی ڕاستی ئفراتی دێنە سەرکار. دەوڵەتی نوعی ئەردۆغان ئێستا بووە بە مۆد، ئێستا بە زۆرگویی و ڕفتاری دیکتاتۆر مەنشانە تەنانەت لە وڵاتێکی وەکو ئامریکا ئەوە براوە ئەنوێنێ، لە رووسیا پوتینە بێ بە قارەمان هێرشە کاتە. ئەنی بۆیە هیچ شتێک بە ئێمە ناڵێت دڵخۆش بین خۆشببین بین بۆ ڕەوتە، و منیش هیوادارم بۆ کورتی بە مۆقسەکانم کاگەمیر، هیوادارم ئێمە جیاوازیەکدا بنین لە نێوان خوێندنەوەی حزبێکی سیاسی مەبەستم پارتی کرێکارانی کوردستانە کە خۆی بەرپرس لە بەرامبەر چارەنووسی ڕێبەرەکی کە بندکراوە بەداخەوە ئەزانێ و لەوێ ئەو معادلاتە دەخیلەدا و لە بزوتنەوەیەکی بەرحەقی خەڵکی کوردستان کە لە شەقام لە زانکۆکان لە شوێنی کارەکان لەوێ چارەنووسیان دیاریە کرێ و پێم وایە لەو شوێنە ئەساسیانە ئێمە ناتوانین گۆڕانکاریەکی بنەڕەتی چاوەڕێ بکەین لە کورتماوەدا. زۆر باشە دکتۆر عادل، پێشەوەی کە بچینە سەر خودی ڕۆژهەڵات با لەسەر ئەم پامەی عەبدوڵڵا ئۆجەلان کە داوێتی یەک پرسیاری دیکەشەیە، ئێوە پێتان وایە پەکەکە بەبێ هیچ دەستکەوتێکی سیاسی ئەم بڵێن چەکانی خۆیان دابنێن، ئەگەر ئەم کارە بکرێت بەڕای ئێوە چ کاردانەوەیکی بۆ بەشەکانی تر دەبێت؟ جا دواتر دەچینە سەر خودی باسی ڕۆژهەڵات. من پێم وایە سەرڕای ئەو وەفاداریەی کە پارتی کرێکارانی کوردستان بە عەبدوڵڵا ئۆجەلان هەیانە ئەوەندە کەم ئەزمون نین کە دەست بەجێ بەبێ هیچ شەرت و مەرجێک بچن حزبەکەیان تەعتیل بکەن. دامەزراوەی زۆر بەهێزی هەیە پەکەکە، ئێستا بە هەزاران کەس ئەندامی هەیە، ڕاگەیەنیەکی زۆر بەهێزی هەیە، محتەمەل بە نەزەر ناگە هەموو ئەوانە دەست بەجێ تەعتیل بکات.
بەڵام دیارە هەوڵێک ئەدا کە خۆشببینانە لەگەڵ ئەم پرسە مامەڵە بکات سەرنجامەکەی نازانین بەڵام سەرڕای هەموو ئەو ڕەشببینانەی کە من هەمە پێشم وانە پارتی کرێکارانی کوردستان تەنها بەهۆی پەیامەکەی ئەوجلانەوە بەرەو پیرەچێوە ڕەفتار و کردداری لە ئێستاوەی دەوڵەتی تورکیا نادیدە ئەگرێ پێم وایە هەوڵ ئەدات شتێک لە دەوڵەتی تورکیا وەربگرێ و قۆناغ بە قۆنا وەکو هەموو حزبێکی ئەمەلگەرا بچێتە بەرەوە پێم وایە ئەوەی کە بە پرۆپاگاندا بە تەبلیغات لە ڕاگەیانەکانە ئەوترێ ئەوە بەیانگەری هەموو واقعیت نییە پێم وانە ئێستا لە ناوەندی سەرکردایەتی پارتی کرێکاران قسەی ئەوە بکرێت کە تەحتیل بکرێت و چەکەکان بدرێ بە دەوڵەت و هەڵوەشێتەوە نا زۆرتر ئەمەلگەرایانە لەگەڵی ڕەفتارەکەن زۆرتر قسەیەواکەن چەند هەنگاو بچنە بەرەوە تا دەستکەوتی وەربگرن چەند ئاوانگ بدەن تا شتێ وەربگرن وەکو هەموو سیاسەتمەدارانی سەردەم هەوڵەدەن تەرازوویەک لەوێ لە بەلانسدا ڕابگرن بەڵام دیارە لە ڕاگەیانەکانە ئەو بە شێوەیەکی تر ئەوە بەیانەکرێ و ئەوەش بۆ خۆی لەسەر دەروون کۆمەلگا دەرونی کۆمەلگا توانێ کاریگەریە بێ ئەرزەکەم ئەوەیە کە ئەبێ کۆمەڵانی خەڵک بە شێوەیەکی ڕاستگۆیانە و واقعبینانە چاوەڕێی گۆڕانکاریەکە بکە من ناڵم ناهیوایان بکەی ناڵم تەنانەت بایەخی پەیامەکەی عەبدوڵڵا ئەوجلان بێنیتە خوارەوە هەموو ئەوانە بەرز بنرخێنە وەکو حزبێکە سەرکردایکرد لە بەندکراوە بەڵام لە ئاستێکیشان نەبێ ئەگە بەیانێ مشکستی هێنا نەوعی خەمۆکی سیاسی لەناو کۆمەلگایەکی زۆر چالاکە وەکو کۆمەلگای باکووری کوردستان بە وجود بێنێ پێم وایە ئەوان زۆرتر سیاسی لەوەی کە لە ڕاگەیانەکە ئێمەیان بینی زۆر باشە دەستخۆش با بینە سەر خودی وەزیەتی ڕۆژهەڵات دکتۆر عادڵ ئەگەر ڕووبکەینە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕای ئێوە بە لەبەر چاوگرتنی ئەو ڕۆژەی ئێستا کە خۆتان لە پرسیاری ئەوڵدا زۆر بەجوانی لێکتان داوە لە ئاستی جیهانی و ناوچەکەدا ئەو شتانی کە کتوتانە هاتوۆتە ئارەوە پێگەی کۆماری ئیسلامیش لەم هەلومەرجەی ئێستادا ئایا پرسی کورد لە ئێران دەتوانێت بە چ ئاکارێکدا بڕوات دکتۆر عادڵ بەداخەوە پێم وانیە لە ئێرانیش لە کورتماوەدا چاوەڕێی چارەسەری پرسی کورد بین چەند هۆکاری هەیە یەکیانەوەیە کۆماری ئیسلامی لە سەرکارەوە لە کورتماوەدا چاوەڕێ ناکرێ دەسەڵاتی هەرس بێنێت و لە ناو بچێت ئەگەرچی زۆر لاوازە ئەگەرچی لەگەڵ خەڵکەکەی خۆی لە کێشایە ئەگەرچی لەژێر گوشاری بزوتنەوەی پێشکەوتوخوازی ژنان مامۆستایان کرێکاران و خوێندکارانە و ئەگەرچی لە ئاستی جیهانیشا کۆتۆ دەژێر گوشارێکی زۆرەوە چ لەباری ئابووریەوە چ لەباری سیاسیەوە بەڵام نیشانەکانی هەڵوەشانەوەی دەسەڵات یا وێرانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بڕوونی لە کورتماوەدا ئێستا نابینین خۆ تەبیەتەن کاتێک دەسەڵاتێکی ناوەندی وەکو کۆماری ئیسلامی لە سەرکار بێ پرسێکی گرنگی وەکو پرسی کوردیا و پرسە حەقوازانەی ترکە لە کۆمەلگا هەیە چارەسەر نابن بۆ داهاتوش ئەوە بەستراوەتەوە بە ناوەرۆک و ماهیەتی دەوڵەت و دەسەڵاتی سیاسی داهاتوی ئێران لەوێ وەزعەکە ڕۆشنترە ینی ناتوانین ئێستا بە قەتیەتێکی زۆرترەوە بڵێن تا چەند ئەندازە ئەتوانرێ لە دەسەڵاتی سیاسی داهاتوی ئێرانە پرسی کورد چارەسەر بکرێ بۆ نمونەیە مازانی چەند ڕۆتی سیاسی لە ئێران هەن هەموویان ئێستا لە ڕکەبەرکایەتێن بۆ ئەوەی کە خۆیان ئامادە بکەن لە ڕۆژی نەمانی کۆماری ئیسلامیدا دەسەڵات بەدەستەوە بگرن لە پاشایی خوازەکانەوە بگرە تا لیبراڵەکان تا چەپەکان تا کۆمونیستەکان و وەلاآخر هەموو ئەوانە ئەزانن کە کۆماری ئیسلامی ژیانی بەردەوام نابێت قسە لەسەرەوە نییە کە ئایا دەسەڵاتی هەرس ئێنێت یان نایەنێ بەڵکو قسەکە سەرەوە کەی ئەوە اتفاقەکەوێ بۆیە خۆ ئامادەکردنێ بە پرۆسەیەکی خۆ ئامادەکردن ئێستا لە ئارادایە لەبەر چاوگرتنی ئەوەی کە کام لەم ڕۆتە سیاسیانە ئەتوانێت کاریگەریان لەسەر ڕۆتی ڕووداوەکان هەبێ بەلەبەر چاوگرتنی ئەوەی کە کام لەم ڕۆتە سیاسیان ئەتوانن ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانێک کە
ئێستا لە ئارادان و ئەوانە ئەتوانن چارەنووسی دەسەڵاتی لە داهاتووە دیاری بکەن لەوانە نفوس بکەن ئێمە ئەتوانین بڵێ لە دوای ڕوخانی کۆماری ئیسلامی ئەگەری چارەسەری ئەم کێشەش هەیە. ئێستا تەرازووی هێز بە کەڵکی هیچ کەس نییە ڕاستەکەیتەوێ، ئەنی لەو خۆ پرۆسی خۆ ئامادەکردنی ئەم ڕۆتە سیاسیانە هیچ کامیان نەیانتوانیوە هێژمنی خۆیان بەسەر ڕوت ڕووداوەکانە بچەست بێنن لە ڕاستەوە بگرێت تا میانی تا لیبرال تا چەپ وەلاخر. بەڵکو ئەوە ئەو گۆڕەپانێکی ئێستا کراوەیە وەکو لاپەڕەیەکی سپیە هێشکا نەیتوانیوە پڕی بکاتەوە ڕەشی بکاتەوە و ئەگەر بێت و هێزی پێشکەوت و خوازەوانەی کە بەدڵ بە ناوەڕۆکەن لە ڕووی باوەڕە سیاسیەکانیانەوە پێیان خۆشە پرۆسەیەکی دیموکراتیانە و حەقوازانە وەکو ئەوەی لە کوردستان هەیە ئەوە حەل و فەسڵ بێ ئەوانە ئەگەر نێنە سەرکار لە داهاتووی دوای کۆماری ئیسلامیش ئەمە ناتوانانی چاوەڕێی حەلی ئەو کێشە بکەین. بۆیە لێرەش ئەبێ زۆر واقعبینانە لەگەڵ پرسەکە مامەڵە بکەین و بڵێن ئەگەرەکان زۆرتر لێک بدەینەوە تا بە تۆری یەقین بڵێن ئەم یا ئەو ڕۆتی سیاسی تیابراوەیە. دکتۆر عادل هەڵ ڕاستای ئەم سەوباسەی ئێستای ڕۆژهەڵات بینەرێکمان لە شاری سنەوە پرسیارێکی نردووە وتوێتی لە دکتۆر عادل پرسن ئەگەر کۆماری ئیسلامی لەو بارودۆخەی ئێستا کە خۆی باسی کرد بیەوێ پێشنیاری بڵین مذاکرە لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵات بدات، ئایا حیزبی ئێوە لەگەڵ ئەو پێشنیاری کە دەیدات چۆن بەرە ڕوو دەبێتەوە؟ ئایا سند قبولی دەکات؟ ڕاستەکەی ئەوەیە کە کاتە قسەی وتوێژە کرێ یا گفتوگۆ کرێ لە بینی دوو لایەنی دژی یەکەوە ئەنجامەگرێ، یعنی نفسی ئەوەی کە لایەنی بەرابەر دیکتاتۆرە دڕندەیە جنایەتکارە ئەوە دلیلی کافی بۆ وتوێژ و گفتوگۆ نییە. بەڵام گفتوگۆ و وتوێژ هەلومەرجی خۆی هەیە. بۆ نمونە کاتێ قسەی تورکیەمان کە وتمان ڕۆتە جیهانیەکان تەرازووی هێز هەموو ئەوانە بە قازانج نییە کە ئێستا خەڵکی کوردستان بڕۆن لەوێ دەستکەوت بەدەست بێنن لە ڕووی عەقڵی سیاسیەوە براوە نابن. ئێستا لە ئێرانیش ئەوە حکومەکە ئێستا بەداخەوە سەرڕای هەموو ئەو پێشکەوتوخوازی و سەرڕای هەموو ئەو فداکاریانەی کە بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان لە ئێران ئەیکات، بەڵام تەرازووی هێزەکە ئێستا نەگۆڕراوە بە شێوەیەکە ئێمە هیچ گومانمان لەسەر نەبێ ئەو بەرتەری هەیە بەسەر دەسەڵاتی ناوەندیە. ئێستا بڕۆی لەگەڵ ڕژێمێکی وەکو کۆماری ئیسلامی واردی وتوێژبی لەسەر پرسی کورد هیچ گومان لەوە نەبێ هیچ دەستکەوتێکی دەست ناکەوێت. تەنانەت کۆماری ئیسلامی ئەتوانێت کەڵکیشی لێ وەربگرێت وە تەبلیغی پێوە بکە و بۆ ماوەیەک ئەو بزوتنەوە سەرگەرم بکە و دوایی یاس و ناومێدی و خەمۆکیش لەوێ بە وجود بێنێ. بۆیە نەخێ ئەو هەلومەرجەی ئێستا گونجاو بۆ وتوێژ نییە ئەگەر جی وتوێژش تەنانەت لەگەڵ ڕژێمێکی دڕندەی وەکو کۆماری ئیسلامیش قەدەغە نییە. بەڵام بێت سەردەمەکەی بێت وە سەردەمەکەی کە دەقاودەق نازانی، بەڵام با بۆ نمونەیەک بۆت بڵێ مەتوانی کەی بێ عمومەن عەز دەکەم. تەسەور بکە بزوتنەوە پێشکەوت و خوازەکان لە ئاستی ئێرانە گەشە ئەستێنن، بزوتنەوەی کوردستان بۆ ماهیەت و بۆ پتانسیلەوەی کە لە خۆی نیشانداوە هێزەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان بۆ دەرئەنێ. کۆماری ئیسلامیەکی ئەوەندە لاوازە کە تەنانەت ناتوانێت ناوەندە گرنگەکانی خۆشی بپارێزێ. ڕژیمێکە کە لە سەروبەندی نەمانایە ئەو وەختە کۆمەڵانی خەڵکی کوردستان حەقی خۆیانە بڵێن بۆ چەسپاندنی مافەکانی خۆمان هەوڵەدەین واردی چەشن لە گفتوگۆ بین، لەوێ دژمنەکەمان لاوازە ئەتوانی شتی لێوەرد بگرین، ئەتوانی خواستەکانی خۆمانیان بەسەردا سەپێنین بە پشتیوانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان لە ئاستی ئێرانە وەلا ئاخر بە پشتیوانی ناوەندە نێونەتەوەیەکان. لەوێ ئەوە معقولە ئەو وەختە واردی نەوعێک پەیوەندی بین. بەڵام ئێستا کە ئەوە نییە، ڕژیمێکە کە بە زیندان و بە کوشتار و بەو خەریکە هژمونی خۆی نیشانەدات واردی گفتوگۆبی کام دەستکەوت بستێنی. خۆ معلومە هیچ دەستکەوتێکت پێ نادات و لەوانەیە بزوتنەوەکەش خۆشناویەکەشی لەتمەدار بکە. زۆر باشە دکتۆر عادل، من چون پێم باش بوو بینەرانیش لەسەر ئەم پرسەی ئەم شەو ئەوانیش بیرۆڕای خۆیان بنێرن. یەک پرسیاری تر هاتووە لە شاری سەقز، بینەرێکمان نووسیەتی پێتان وایە کورد لە هەموو بەشەکانیدا گرینگە بۆ زلهێزەکان یان نا، فقط تەنیا لە تورکیە و سووریەیە؟
ئەگەر نا هۆکارەکانی چییە؟ من پێم وانێ ڕاستەکەی کورد ئەساس گرنگ بووی بۆ هیچ هەلێزێک زل هێزان کاک ئەمیر ئەوە ئەرزکەم هەموو دەوڵەتێک هەموو دەسەڵاتێک لە ڕووی بەرژەوەندی خۆیەوە واردی مامەڵا بێ یعنی لە ڕووی ئەوەی کە اعتمادی هەیە باوەڕی هەیە یان لایەنگرە نایەت ئاوانس بدا دەستکەوت بە تۆ بدا پشتیوانی لێ بکە بەرژەوەندیەکانەوە ئەخوازن بۆ ماوەیەک بۆ نمونە لە بزوتنەوەیەک لایەنگری بکەن لە دەوڵەتی لایەنگری بکەن یان لایەنگری نەکەن ئێستا بەرژەوەندی لێرە قسەی نهاییەکە نە ئەوەی کە لە ناکاو کەسێک پەیدا بووە و ئەبێتە دڵسۆزی ئەم وڵات دڵسۆزی ئەو بزوتنەوە دڵسۆزی ئەم کەس یا ئەو کەس ئەوە لە بوون نمونە لەوەی تورکێش داوی ئەومان بگوتمان لە ڕووی بەرژەوەندیەکانەوە چاوی لێ بکەی بۆ بەرژەوەندی دەوڵەتی تورکیە لەکوێ بێت ئاوانس بدا بە خەڵکی کورد بەرژەوەندی لەوەدا نیە ماهیەتی دەوڵەتەکەەوە نیە بەرژەوەندی لەوێ پێگیری بکات دێوەش لە سەبارەت بە زلهێزان حکومەکە ئێستا زلهێزان لە سووریا بەتایبەت بوون ئەمریکا ناو لێ ببین لە بەرژەوەندی خۆیان ئەبینێ کە بەنەوەیەک پشتیوانی بکات لە بزوتنەوەی ڕۆژ ئاوا بەرژەوەندیەکەی ئەوەیە نەگەوەی کە دڵسۆزی خەڵکی کوردە لەوێ وە خەڵکی کوردیش لەوێ بەڕاستی بزوتنەوەی ڕۆژاواش نەگەوەی کە دڵسۆزی ئامریکایە چونکە بەرژەوەندەکەی ئەوە ئەخوازێکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئامریکا و لەگەڵ فەرانسا وڵات دەوڵەتانی ڕۆژاوای هەبێ و ئەوەش معقولە و سیاسی و ئەبێ واش بکرێ و لە سەبارەت بە شەکانی تری کوردستان لەوێش ئەبێ بزانین لە گۆڕانکاریە جیهانی ناوچەیەکان بەرژەوەندی خەڵکی کوردستان جۆرێک ئەبێت کە خەڵکانی تر پشتیوانی لێ بکەن بۆ نمونە ئەگەر ئەو بزوتنەوەیان کۆمەڵایەتیانەی بزوتنەوەی بەرهەقی خەڵکی کورد گەشە بستێنێ ببێ بە قودرەتێک وەکە چاوپۆشی لێ نەکرێ و ببێ بە ئەمری واقع و ئەو کاتەش خەڵک لە سەری حسابەکە بەڵاقی پێداکەن پەیوەندی لەگەڵ بەرقەرارەکەن و بەرقەرارکردنی ئەو پەیوەندیانە گوناه نییە بەڵام ئەبێت قوتنمای ئەو پەیوەندیانە هەمیشە بەرژەوەندی خەڵکەکە بێت جازە قسە سەرەوەی باش ئەو بزوتنەوانە لەم وڵاتانە لەم بەشانەی کوردستان چۆن نتوانێت پێگەیان ئەوەندە بەهێز بێ کە هێزەکانی تر حسابی بۆ بکەن کاتێکە کە پشتیوانی خەڵکیان هەبێت هەر ئێستا لە تورکیا ئەو بزوتنەوە کە ناوبانگی هەیە و هەموو ڕاگەیان نەگشتەکان ناوی لێبن بەهۆی حزبێکی سیاسی یا سەرکردەیەکی سیاسی ئەوە هیچ کام لەوانەیە بەهۆی بزوتنەوەیەکی بەهێزی جەماوەریە کە لەسەر لە شقامی شارەکان لە شوێنی کارەکان لە ئاسی سەدان هزار کەسیە ئەگە زەوتریژ نەڵێن خەڵک دێنێتەمەید ئەنی بزوتنەوەیەکی زیندوی جەماوەریە و ئەوە پشتیوانی دووسگازانەوە زۆر بەڕاحەت وەلا ناچێ بخۆی هێزێکە لە معادلاتە و ئەگەر لە بۆ نمونە لە ئێرانیش بزوتنەوەی حەقوازانی خەڵکی کورد پێگەی خۆی بە پشتیوانی جەماوەر ئەوەندە بەهێز بکە ئەوە بزانە لە زلهێزەوە بگرە لە بزوتنەوە پێشکەوتخوازەکانی تری ئێران بگرە لە ڕەوتە جیهانیەکانەوە بگرە سەرنجی ئەدەنێ و هەوڵەدەن لەگەڵی واردی گفتوگۆ بن و لەوێش کەسانی سیاسی حتمما پەیدا بن ڕابەرانی کردداری و عملی کە بتوانن بە باشترین شێوە ئەو تەوەجوانی کە پێیەکرێ بقۆزێتەوە بۆ بەرژەوەندی جەماوەر. زۆر باشە دکتۆر عادڵ زۆر جار بڵێن حیزبیبوونی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان وەک خاڵی بەهێز هەموو کەس ناوی لێ دەبات هاوکات رەخنەی زۆری لەسەر و حیزبانە هەیە کە بە شێوەی پێویست خۆیان لەگەڵ بڵێن ڕەوتە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگا نەگونجاندووە بۆ نمونە مەسەلەن بڵێن ڕەهەندە کۆمەڵایەتیەکان کە نەسلی تازە بە کەڵک وەرگرتن لە ئاستی بەرزی خوێندنیان لە تەکنۆلۆژیا و فەرهەنگسازی کە خوڵقاندویانە لەوانە تێڕوانینیان لە فرەفکری پرسی چینایەتی بڵێن پرسی جەندەری ژینگە پێکهاتەی کۆمەلگای مەدەنی و زۆر شتی تر دکتۆر عادڵ ئەم ڕەهەندانن کە دەوترێت حیزب بە سیاسیەکان هاوتەبار لەگەڵیان گەشیان نەکردووە خۆیان لەگەڵیان نەگونجاندووە بڕای ئێوە ئەمە چەندە ڕاستە و کاریگەریەکانی دەتوانێت چی بێت ئەوە بزانن هەر کات لە ئۆپۆزیسیۆن بووی ئەویش ئۆپۆزیسیۆنێکە لە کۆمەلگای خۆ دوور بووی ئۆپۆزیسیۆنێکە سەرکوت کراوی ئۆپۆزیسیۆنێکە چالاگوانان و ئەندامان و ڕێبرانت بە خشونەت لە ناو براون بزانە هەند بەشێکی زۆر لە توانایی و زەرفیەتەکان لێ وەرەگیرێتەوە بە نەوعێ بە پارێزەبی چونکە بۆ ژیانی خۆت بۆ ژیانی سیاسی خۆت ئەجەنگی
لە جەنگێک کە تەرازووی هێز بە لای دوژمنە قورسرا و ئێستا حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕاستی لە ماوەی ئەو زیاتر لە 40 ساڵەدا بۆ مانەوەی خۆیان شەڕیان کردووە. ئەنی ئەتوانین بڵێن باشترین ئەندامان و کادرەکانیان باشترین مەغزی ڕەهبەریان لەو ڕێبازەدا لەدەست داوە و ئێستا لە هەلومەرجێکا بەسەرە بن کە بە کەمترین ئیمکانات و بە کەمترین زەمینەی گەشەکردن لە بەرامبەر دوژمنێکی هاری وەکو کۆماری ئیسلامیە بەرەنگاری یەکەن. کاتێ ئاوات لێهات ئەبێت چاوەڕوانیەکان لە حەدێکی معقولا بێ. معلومە لە کۆمەلگایەکی 84 ملیۆنی ئێرانە کە 3 نەسەڵ دوای پێکێنانی ئەو حەزبانە هاتۆتە مەیدان بگرە زیاتریش تۆ جەمعێکی بەرتەسکتر کە لەو حەزبانە لەم مودەتە بۆ ئیمکاناتە زەعیفەوە چالاکیان کردووە لەگەڵ ئەو کۆمەلگا کە زیندووە بۆ هەموو ملیۆنە کەسەوە ئەو چەند نەسڵ تازەشی پێوار بۆ هاوشان لەگەڵ یەکتر گەشە بستێنن. بۆیە عەرزەکەم ئەوەیە ئاساییە کە ئەو دوانە بە یەکەوە ناتوانن هاوشان بۆ بە یەک ئەندازە گەشە بستێنن و لەگەڵ ڕوتی ڕووداوەکان خۆیان بگونجێنن. بەڵێ وایە حزبە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەرەڕایەوەی کە پێگەی کۆمەڵایەتیان هەر یەک بە ئەندازەی خۆیان و بە شێوەیەک هەیە و خەڵک پێڕەوی لە ڕێنوێنەکانیان یا بەشی لە خەڵکلانی کەم پێڕێنی لە ڕێنوێنەکانیانەکەن، بەڵام هێشتا لەگەڵ ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتیە بەتابێت لە ڕووی زێهنیەتیەوە کراوە لە ناو کۆمەلگا خۆیان نەگونجاندووە. عەرزەکەشمەوەی ئاساییە. من کێشەم لەگەڵ ئەوە نییە تا ئێستا ئەو دوانە شان بەشانی یەک گەشەیان نەکردووە. کێشەیە کە من هەمە کاک ئەمیر وە ڕخنەیە کە من هەمە ئەوەیە کە ئەوە نابینرێ. ینی ئێمە حزبە سیاسیەکان ئەوە خوێندنەوەمان ئەوە نییە کە ئەو بۆشایە ببینین. کەماکان پێمان وایە بۆشایەک نییە یا تەنانەت هەندێک حزبەیە خۆی بە سەروەری جەماوەری شەزانێ، ینی خۆی بە پێشڕەوی جەماوەری شەزانێ کە ئەوەت کرد بە نەوعێک ئەتوانین بڵین ڕاستیەکانە نەدیوە کە ڕاستیەکانیشن نەدی ناتوانێ هەوڵ بدەیت کەم و کۆڕیەکە جبران بکەیتەوە، بەڵکو لەگەڵ لەسەر ڕێیلێکی هەڵە ئەڕۆی کە دەست پێ کردووە. ئێستا نەبوونی هاوشانی لە گەشە و پێشکەوتنی نێوان حزبەکانی حزبە سیاسەکان و کۆمەلگا، بەڵکو ئینکاری ئەو واقعیەتەیە کە لەوانەیە بە زەرەری بزوتنەوەی ڕزگاری خوازانی خەڵکی کوردستان بێت، لەوانەیە پێگەی حزبە سیاسیەکان لاواز بکە. بۆیە ئەو ئەرکەی کە ئێستا لە سەشانی حزبە سیاسیەکانە ئەو واقعیەتە ببینن، لەگەڵی هەڵکەن و هەوڵ بدەن بەرنامەیەکی بیرلێکراوەی لە پێشتادا ڕێژراویان هەبێ بۆ ئەوەی کە ئەو بۆشایە کەم و کەمتر بکەنەوە. دژمنێکی دڕندەیە بوار ناڕەخسێنێ کە ئێمە بچینەوە ناو کۆمەلگاکەی خۆمان دەسڕسیمان بە هەموو دانیشتوانی وڵات نییە، ناتوانین تەبلیغات بکەین. ئێمە تا ئەندازەیەکی معقول توانین کاریگەریمانە بێ، بەوە ئێمە ئاگادار بین و زۆر تەوقعەکانمان منتەقی بێ. بەڵام بزانین لەگەڵ گۆڕانکاریەک کە بۆشایی بکاتەوە یان هەل بڕەخسێنێ بۆ ئەوەی کە ئەو ئاستنگانە نەمێنێ، ئیتر ئێمە نابێ غافڵ بین لەوەی کە دەست بەجێ ئەبێ ئاستی بیرکردنەوە و گەشە و زانست و تێگەیشتومان ببینە سەر ئاستی کۆمەلگا. ئێمە بۆ نمونەیتە بێ ئەو توێژە خۆش فکر و ئاگاهی کۆمەلگا بێنینە ناو حزبە سیاسیەکانمان، چونکە ئێمەمانەت کە ئێستا هەین لەژێر ئەو گوشارانە لەژێر ئەو هەلومەرجە ناهەموارە حزبەکانمان ڕاگرتوون کافی نین، هێزی کافی نین بۆ ئەوەی کە کۆمەلگا ئیدارە بکەین. ئەبێ خەڵک پێوەست بن بە حزبەکانەوە یا حزبی تازە دروست بکەن. زۆر باشە. ئەم بەڕێزێکیشمان لە دووبارە لە شاری سەخز پرسیارێکی نرد هەڵبەت وڵامەکەی لەم پرسیاری کە من لە دکتۆر عادڵم پرسی تیای بوو، بەڵام هەر بە بیشی خێنینەوە نووسیتی ئێرە و جۆری کە میوانی بەڕێستان ئاماژەی پێدا سیاسەتی هەتا ئێستا نەیتوانیوە وڵام بە هەلومەرجی نوێ بداتەوە هی حیزبەکانی ڕۆژهەڵات و لە گۆشەونیگای ئەوانەوە پێشنیار و بەرنامەی بۆ وەڵامدانەوە بە پێویستیەکانی ئەم سەردەمە هەستیارە دەبێت چی بێت و چی بکرێت کە دکتۆر عادڵ لە پرسیارەکەی پێشتری من وڵامی بۆ داوە. ئەگەر لەسەر ئەمە قسەت هەیە دکتۆر عادڵ فەرموو، چون پرسیارێکی تریش هاتووە.
ئەوە پێزیاتکەم بۆ قسە پێشوانە ئێستا بە باوەڕی من هێزی سیاسی پێشکەوت و خواست کە من زۆرتر مەبەستم چەپیش دوایی حتمما دێنە زۆرتر سەری بەڵام هێزی پێشکەوت و خواست لە کوردستان بێ هێزی یەقین پەرست نەبێ ئەنی پرۆژە سیاسیەکانی پرۆژەیەک نەبێ بڵێ یەقینەن ئاوا بکەن خەڵکینە بە بەهشت و بە ئازۆکانتان نەگەن ئەبێ حزبێک بێ یان ڕەوتێکی سیاسی فکری بێ کە لە فەرهەنگی کۆمەلگا پرسیارکردن گومانکردن لەوەی کە تا ئێستا دەسەڵاتداران وەکو حقیقەتێکی مطلق وەکو یەقینە بە ئێمەیان داوە و لەژێر پرۆژەی یەقینی و حتمیگەراییە ئێمەیان سەرکوت کردووە ئازادی خوازی و پێشکەوتوییان ستۆپ لێداوە ئەم گفتمانێکی تازە گوتارێکی تازە بتوانە شکل بگرێ بڵێ خەڵکینە ئێوە شەکاک بن خەڵکینە ئێوە پرسیار بکەن خەڵکینە ئێوە هەر پرۆژەیەکی سیاسی هەر دەسەڵاتێکی سیاسی هەر حزبێک هەر هێزێک کە هەوڵیدا ڕوانگەکەی خۆی دنیا بینیەکەی خۆی بەسەر ئێوە داسەپێنێەوە بڵێ ئەمە حقیقەتی مطلقە ئێوە ئەو فەرهەنگە سیاسیە کە پەروەرشتان داوە تا ئێستا ئەو فکرە کراوەیە ئەو هەمە ڕەنگە ئەوە بەهێز بکەن ئەوە بەهێز بکەن و لەو ناوەشە گوێ لە منیش حزبەکەی منیش بگرن بزانن ئایا من لەگەڵ ئەو دنیای ئێوە دێمەوە و ئەگەر هات و ڕۆژێ لە ڕۆژان منیش بووم بە هێزێکی یەقین پەرست و هاتم پرۆژە سیاسەکەی خۆم بەوەی کە بە هەشتی ئاخرەتتان ئەگەیەنێ بفرۆشم باوەڕ بە حتا بە منیش مەکەن پێم وایە ئێستا ئاستی فەرهەنگی سیاسی و ذهنیەتی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئەوەندە بەرزە بەتایبەت کوردستان هەرکەس ئەم پرۆژەی هەبێ هەرکەس بەم شێوەیە لەگەڵ خەڵک بدوێ گومانم تیانە لە لای خەڵک پێگەیەکی زۆر پتە و پەیداکە بەر پێچەوانش هەر هێزێکی سیاسی ئێستا بڵێ کۆماری ئیسلامی خراپە بەڵام بە هەمان متۆدی پێشووتر بێ پرۆژەکەی خۆی وەکو شتێکی یەقین بە خەڵک بفرۆشێ و هیچ نوع ڕێگەیە بۆ پرسیار و گومان و باس و جەدەل نەهێڵێتەوە ئەوە ناتوانێت لەگەڵ کۆمەلگایەکی کراوە بەتایبێت لەناو توێژی لاو کە دەسڕەتی بە فناوەری ئەمڕۆژی هەیە و خوێندنەوەی هەیە و بیرەکاتەوە ئەهلی پرسیارکردنە لەلای ئەوە خۆی جێگە بکاتەوە لاوانەیە لە نێو توێژی بە پارێزی بۆ نمونە ئاینی یان کەسانێکی تر هەندێک لەو حزبانە جێگە پەیدا بکەن بەڵام لە نێو زۆرینەی خەڵکی ئەو وڵاتە کە من ئێستا ئایبینم حزبی ئاوا یان لایەنی سیاسیەوە ناتوانێت پێگەی کۆمەڵایەتی پەیدا بکە. زۆر باشە دکتۆر عادل حتمما پرسیاری ئاخرم لەسەر بڵین هێزی پێشکەوتن خوازیە لەسەر چەپ جێگە و پێگەی ئێستایی لە کوردستان پرسیارێکتان لێ دەکەم بەڵام یەک پرسیاری تر هاتووە باس لە ئەگەری شەڕ لە ئێران لە نێوان ئیسرائیل و ئەمریکا دەکات دەڵێ میانی بەڕێستان ئەمە پێی وایە چەندە جددیە ئەم شەڕە ڕوو دەدات ئەگەر ببێتە شەڕ ئاکامی بۆ کۆماری ئیسلامی و تایبەتەن خەڵکی کوردستان لەم بارودۆخاستیاری کە ئێستا تەیدان چی دەبێت؟ ئەوەش یەکێ لەو پرسیارانەیە بەڕاستی وڵامی ڕوونی نییە من لە هەموو زانیارەکانی پشتپەردا یا زانیاری ئیتلاعاتی و ئستخباراتی ئاگادار نین کە بزانین ئایا پرۆژەی هێرشکردن بۆ سەر کۆماری ئیسلامی هەیە یانە بەڵام ئەگەر بەگشتی چاوی لێ بکەین ئێستا بە قازانجی دەوڵەتان نیە تەنانەت بە قازانجی دەوڵەتێکی وەکو ئیسرائیلیش نییە هێرش بکرێتە سەر کۆماری ئیسلامی چونکە داهاتوەکەی ڕوون نابێ کاتێکەیە مەسەلەن هێزێ یان هێزێکی بەرامبەر پێخۆشە ڕقیبەکەی نەمێنێ بەڵام بەدیلێکی بۆی هەیە ئەڵێ ئەمە خراپە لایە بەم ئەمەی کە زۆرتر بەدڵی منەوە ئەمە بەژەوەندەکانی منە پارێزێ ئەوەندە بەهێزێ دەسەڵات بەدەستەوە بگری یا من ئەتوانم ئەم جێنیشینیە بۆ بکەم ئەوە معقول بە نەزەرەگا بەڵام ئێستا چونکە هیچ بەدیلێک بۆ کۆماری ئیسلامی کە دڵخوازی ئەو زلهێزانە بێ وەک بۆ خۆشی پێگەی کۆمەڵایەتی تا ئەندازەیە کە بێ دوای کۆماری ئیسلامی بتوانێت سەر و سامان بدات و دەسەڵات بەدەستەوە بگرە هێزێکی ئاوا لە ئارادانیە لە ڕووی تێڕوانین و خوێندنەوەیەکی سادەی سیاسیەوە ئەوە بە ئێمە ناڵێ ئەو دەوڵەتانە هێرشی سەربازی بکەن بەڵام ئەوەی کە چاوەڕوان ئەکرێت کوتماوەدا بکرێ گوشارێکی زۆرتری ئابووریە بڵاوکردنەوەی حەسارە ئابووریەکانە بەسەر کۆماری ئیسلامی تا حدێک کە ئیتر هەموو خواستەکانی زلهێزان بەتەمەبێت دەوڵەتی ئامریکا و دیارە قسەی ئامریکاکەن ئیسرائیلیشی لەگەڵە ئەو خواستانە داسەپێ بەسەر کۆماری ئیسلامیە هەر ئێستا دەنگۆیەوە هەیە نامە نادراوە لایەن ترامپەوە بۆ کۆماری ئیسلامی بۆ خامنەی هەموو ڕنگ ڕووی ئەوەی دوادیا کە زۆرتر لە ڕووی گوشاری ئابووریەوە
خواستەکانی بەسەرا بسەپێنێ. پێم وان نییە تەحلیلەن ئەمە ئاڵین تحلیلەن ئەڵی نازانین چەند ڕاستە یا چەند ڕازی سەردەسەر، بەڵام تحلیلەن پێم وان نییە هێرشی سەربازی بکرێتە سەر کۆماری ئیسلامی لە کورتماوەدا. زۆر باشە دکتۆر عادڵ، بە هەر قسەیەکشمان هەبێت لەسەر پێگەی چەپ لە ڕۆژهەڵاتی کوردستان. دیارە ئێمە پرسەکەمان لەسەر پرسی کووردە بەرنامەی ئەمە شۆمان، دیارە چەپەکانیش مافی چاری خۆنووسین بە ڕسمیت دەناسن و بەرنامە و ئینی استراتێژی جیاوازشان هەیە. هەلومەرجی چەپ چۆن دەبینن بەڕێستان؟ چون ئێوە زۆر جار لە وتارەکانتاندا باسی چەپی کۆمەڵایەتی و چەپی حیزبی پەیوەندی ئۆرگانیکی ئەو دوانە دەکەن. پێم باشە بزانم مەبەستان چییە و بەگشتی بڵین پێگەی بەرەی چەپ و دەوری لە گۆڕانکاریەکانی ئێستادا بەڕێستان چۆن دەیبینن؟ ئێمە ئەزانین کە چەپ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهێزە، هەم چەپی ئەوەی کە لە کۆمەلگای بینی بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی کرێکارانی خوێندکاران، هەموو ئەو جموجۆڵانی بەڕاستی ئێستا لە چەپ ئەکرێ لە کوردستان ئەکرێ ڕەنگڕووی چەپی پێوە، ینی مێژووەن ئەوانە بە چەپەوە ناسراوە. ئەوە لەوە گومانم نییە کە لە کۆمەلگای کوردستان ئەو ڕەهەندە و ڕوتانی کە لە ئارادان ئەوانە پێشینەی چەپیانەیە یا لانیکەم توانراوە کاریگەری وەربگیرێ لە جیهانبینی چەپ. بەڵام ئلزامەن ئەوانە ئێستا خۆیان هەمویان لانیکەم هەمویان خۆیان بە چەپ نازانن. لەبەرچی لەبەرەوەی کە لە 30 ساڵی ڕابردووە ئەو پرسانەی کە پێشتر بە چەپەوە ناسرا ئەوانە ئێستا هەموو هێزێکی سیاسی خۆی بە ساحەبی ێزانێ. بۆ نمونە بەرابەری ژن و پیا و مافی منداڵان، ژینگە پارێزی، مافی کرێکاران، عەداڵەتی کۆمەڵایەتی، دەسەڵاتێکی سیاسی کە ئەو مافە بۆ خەڵک بە ڕسمی بناسێ بەشداری بکەن و دیاری بکەن. ئەم شتانە 50 ساڵ لەوە پێش بەرەی بەرابەریانی بەرەی ڕاست بەرەی بەرابەری چەپ ئەمانەی بەو ڕاشکاویانی کە ئێستایڵێ وەختە نێوت وێ دەنگی چەپ ئەو وەختە ئەوەندە بەهێز بوو لەو بوارانەدا هەموو کەسێکی عەداڵەخواز و ئازادی خواز کە ئەم بەها نەی بەلاوە نرخدار بوو جەزوی چەپە بوو. بەڵام چونکە ئەو مۆنۆپۆلە بە ئیستیلاع لە دەست دراوە، ئێستا هەموو کەس لە پرۆگرامی سیاسی خۆیان و لە ڕاگەیاندنەوە لە خەریکەوانە ڕەچاوەکە دوایی بەکردەوە چەنە بێ پاپەندنەوە قسێکی ترا قسەی بەکردەوە ناکەم، قسەی گوتارەکەم. هەموو ئەوانە لە گوتاری ئەم هێزە سیاسیانە هەیە. کۆمەڵانی خەڵکێکی زۆر هەن کە خوازیاری ئەم بەها بە نرخانن، ئلزامەن ناڵێ من چەپم سۆسیالیستم، بەڵام زۆر بەرابەری تەڵەبیشە، عەداڵەتی کۆمەڵایەتیشی ئەوێ، هێزی سیاسی پشتیوانی جەماوەریشی ئەوێ. بۆیە ئێستا ئەو هەلومەجێ لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتۆتە پێشەوە هەم هەلی بۆ چەپ قۆزاندۆتەوە کە ئەو هێزە بەرینە بۆ خۆی ڕابکێشێ و هەمیش ئەو ئاستەنگەی بۆ دروست کردووە هێزەکانی تریشوکە ئەو ئانەیان لە بەرنامە و پرۆگرامی لانیکەم بەڕەواڵەتە هەیە ئەوانی بتوانن بەشی لەوانە بەرەو خۆیان ڕابکێشن کە واش کراوە. زۆر کەسی ئازادی خواز و پێشکەوتوخواسێ ئێستا ئەگەر خواستەکانیشی ئارزوەکانیشی چەپیش بێتوە بۆ بە ئەندامی حزبێکی ترکە ئلزامەن حزبێکی چەپیش نییە. بەم بە خوێندنەوە عەرزەکەم ئێستا ئەوەیە هێزی چەپ ئەبێ کارێ بکە ئەو پەیوەندی ئۆرگانیکە کە من ناوی لێ بەم لەگەڵ ئەو بزوتنەوە لە لێوان حزبی چەپی و یا چەپی حزبی لەگەڵ ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە بەرقەرار بکە کە ئەو خەڵکە بزانن بەرژەوەندیەکەیان هەرچەند ئێستا مۆنۆپۆلەکەی تەنها بە ناوی چەپیشەوە نیە، هەر لای هێزی چەپە. یعنی ئەو ڕۆشنگەریە وەها بکرێ کە جیاوازیەکان ڕوونتر بن و ئێتر خەڵک نەڕەوە پرۆگرامی حزبەکان هەڵسەنگێنێ بڵ جاوانە خۆ هەمویان قسەی بەرابەری ژن و پیا و عەداڵەتی کۆمەڵاتیەکەن و جاو کەسێک بە هەر هۆیەک ئەو حزبەی لای نزیک بچێ بۆ لایەوە ئەوی لای نزیک بچێ بۆ لایەوەی تر، بەڵکو ئەو بەرەی ڕاست و چەپە سنوورەکانی ڕۆشنتر بکرێنەوە. ئەوە لە بەرژەوەندی هەموو کۆمەلگای لەسەر عەقلی سیاسی لەگەڵ عەقلی سیاسی کۆمەلگاش بەڕاستی دێتەوە فەرهەنگی سیاسی کۆمەلگا. وتمان کۆمەلگای فرەڕەنگ و فرەڕەهەند و پلۆرالیزمی سیاسی هەیە، خۆ باس سنوورەکانیش دیاری بکرێ هەم لە نێوان حزبەکان هەم لە نێوان ڕەهەندە فکریەکان مەکتەبە فکریەکانی وەکو چەپ و ڕاست و میانی و هەرچیان ناوە. ئەوە بەکەڵکە چەپ ئێستا ئەبێ
سەردەمداری ڕوونکردنەوەی ئەو سنوورانە بێ بەبێ ئەوەی کە بەوەشەوە بناسرێ کۆمەلگا دووبەرەکایەتی دروستەکە لە کۆمەلگا یان دووشەقەکە کۆمەلگا نەخێر لەو پرسانەی کە پێویستە ببێتە سەردەمداری یەکدەستی کۆمەڵانی خەڵک بۆ نمونە لە دژی کۆماری ئیسلامی بەڵام لەوێش کە پێویستە ڕوون بکاتەوە سنوورەکانی مەکتەبە فکریەکان پرۆژە سیاسیەکان لەوێش ئەم مبتەکر بێ ئەم دەستی بۆ ببا ئەم جیاوازیەکان ڕوون بکاتەوە و ئەمەش ئەبێ بە ئەدەبیاتێکی تازە بکرێت گوتمان کۆمەلگا گۆڕدراوە ڕەهەندەکان تێکەڵبوون منۆپۆلەکە ئێتە بناوی چەپەوە نیە ئێمە ناتوانانی بە ئەدەبیات و گوتار و زمانی قسە بکەین کە 30 ساڵ لەمەوە پەر خەریک و قسەمان پێوا کرد ئەو زمان و ئەدەبیات و شێوەی کارە ئەگەر چی ئەو کاتەش ئەگەر کاراییشیە بۆی کاریگەری هەبووی ئێستا لەم سەردەما کاریگەری نییە ئەبێ زمان و ئەدەبیاتێک بەکار بهێنرێ کە خەڵگلێتە بگا ئێستا و فرسەتە نییە توانێ و زمانە چی بێ بەڵام بە تاکیدەوە بەدیل هەیە کە ئەوە کاری لەسەر بکرێت. زۆر باشی یەک پرسیاری تر هاتووە کاک عادڵ لەسەر بڵین ئەم هاوکاری لایەنە سیاسیەکان پێم باشە جوابیەم پرسیارەش بدەنەوە نووسێتیمیانی بەرەستان خۆشی ئاماژەی پێدا بەڵام حیزبەکان زۆر نایەکردون و هیچ پلانێکی هاوبەشیان بۆ دوای ڕوخانی کۆماری ئیسلامی ڕوو نەکردووە تەنانەت خودی هێزە چەپەکان کە خۆشی ڕەخنەی لێگرتووە و ئەو ڕێکخراوانی کە بەنای کۆمەڵەشەوە کار دەکەن بێ پلانن بۆ کاری جدی بۆ یەکگرتووی حیزبەکان ئاوا کزە یا هەر نیشە من پێم وانیە حیزبەکانە بە یەک بگرن نادەگە کەسە بەم بڵێ حیزبەکان یەک بگرن ئەڵێم بە هیچ شێوەیە نابێ یەک بگرن چونکە ئێمە حیزبێکی یەکگرتومان ناوێت ئێمە ئەمانەوێت ئەو پرسانەی کە پێویستە هەر حیزبێ خاوەنداریەتی پێ بکە بەرەساسی بەرنامەی خۆی بەنامە پرۆژە سیاسیەکانی خۆی بۆ خۆی خاوەنداریەتی بکات و ساحەبی بێ و ئەو پرۆژانش کە پێویستە هاوکاری بکرێ نە یەک بکرێ هاوکاریان لەسەر بکرێ ئەوانە ڕوو بخرێن و بە شەفافیەتەوە لەگەڵ خەڵک دابنرێن بڵێن لەسەر ئەمانە ئێمە هاوکاریەکی لەسەر ئەم خاڵانە بەڵام لەسەر ئەم خاڵانش وەکو یەکبیر ناکەینەوە ئێمە خۆمان نەخینە معرەزی قەزاوەتی کۆمەڵانی خەڵک ئەنی کۆمەلگایەکی پێشکەوتووی شارستانیانە ئەوە ئەخوازێ لێرش بەڕاستی چەپ ئەتوانێ چەپ لە کوردستان مەبەست کۆمەڵەیە ئەتوانێ ڕکەشکێن بێ یعنی بەرنامە و گوتارێکی تازە بێنێتە مەیدانەوە لەو شوێنەی پێویستە یەکدەستی حیزبەکان یا هاوکاری حیزبەکان نیشان بدا کاری بۆ بکە زۆر بەڕوونی زۆر بە دەربەست و لەو شوێنش بێت جیاوازیەکان ڕوون بکرێنەوە لەوێتر قسە لەسەر هاوکاری یان لە قسە لەسەر لێک نزیک بوونەوە نییە بە پێچەوانەکەیەتی لەوێش پێشڕۆ بێ لەوێشەوە ئەوە بڵێ لەگەڵ فەرهەنگی سیاسی کۆمەلگاش دێتەوە من پێم وایە ئێستا لە چەند بواردا حیزبەکان نەتوانن هاوکاری بکەن بۆ نمونە ئێمە ئەزانین کە گواستنەوەی دەنگی خەباتی خەڵکی کوردستان لەسەر کێشەی نەتەوایەتی بۆ دەرەوە پێویستی بە هاوکاری هەیە تەنها بە حزبێک بۆ ئیمکاناتە مەحدودەوە کە عەرزم کردن پێش لە سەرەتای قسەکانە بەرتەس بۆتەوە دژمنەکە هارە هەوڵی داوە و ئیمکاناتە لەناو بە تەنها حزبێ ناکرێت زۆر لە جێگای خۆیەتی حزبە سیاسیەکان هەوڵ بدەن مەتبوعاتێکی هاوبەش زمانێکی هاوبەش بۆ گواستنەوەی خەباتی خەڵکی کوردستان بۆ دەرەوە بۆ جەهانیان ببورن بەدی بێنن ئەوە ڕەوشێکی بەجێیە لەلایەکی تریشەوە ئەو حزبانە هەکامیان لە ئیمکاناتی زۆر مەحدودی ئەمنیەتی و ئەوانە بەرخوردارن هاوکاریەکی چڕاوپڕتر ئێستا هەیە هاوکاریەکە بەرینە لە مەحەل هاوکاریانە ئەکرێ بەڵام ئەوە پێویستی بە دەستگا و دامەزراوەیەکی پێشکەوتوتر هەیە بە نەخشەیەکی لە پێشتادا ڕێژرا و درێژماوە لەو بارشەوە ئەو کارانە بکرێ ئەو درزانەی کۆماری ئیسلامی هەوڵەدا لە کورد لە دەد ناوەی وڵات کەڵکی لێوەربگرێ ئەوانە نەهێڵدرێ بۆ نمونە لەم ئەو نمونەیەکی زۆر زیندوشە لە سەراوبەندی نەورۆز کۆماری ئیسلامی زۆر هەوڵیدا لە ڕووی گوتاری حەزبەکانەوە درست بقاتنەوە چۆنێتی بڕێوەچوونی ڕێوڕسمەکانی نەورۆزەوە ئەو ئێوە جلی ئاوا لە بەرکەنەوە ئێوت ئاوا بدوێنەوە بڕون ئاوا بڕێوە هەموو ئەوانە نەدەبوو حزبە سیاسەکان بچنە ئەو مەیدانەوە هەرکەس بەلایەنگرانی خۆی بڵێ ئاوا بکەن و ئاوا مەکەن لە کاتێکە لەوێ ئەگە گفتوگویەکی باش لە بینیانە هەبووایە بە یەک گوتارەوە ئەوترا
ئەو هەمە ڕەنگی و ئەو هەمە چشنێک کۆمەلگای کوردستان ڕێز لێ بگرێن بیپارێزن و هەر کەسی بە شێوەی خۆی بڕات و گرنگتر ئەوەیە کە ڕێڕسمەکانی نەورۆز پڕجەمعیەت بەڕێوە بچێت باقیەکەی خەڵکینە بە بژاردەی خۆتان و انتخابی خۆتان چیەکەن ئێوە خۆتان ئازادن بۆ نمونەوە گوتارێکی باش بوو بۆ هاوکاری یان مەدانێکی باش بۆ هاوکاری کە بەداخەوە بۆ شێوەی کە پێویست بۆ هەڵی نەگرن کورد یا حزبەکان یەک نەگرن بە پێچەوانەوە جیاوازیەکانتان ڕووبکەن دوو لە هەندێک بوارە پێکەوە هاوکاری بکەن. زۆر سپاس کاک عادڵ بە یەک پرسیاری کەش هاتووە ئەمەشە پرسین دەڵێ چۆن دەتوانین لە ڕێگەی کاناڵەکانی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هۆشیاری زیاتر سەبارەت بە پرسی کورد لە ئاستی جیهاندا بڵاو بکەینەوە. ئێستا ئەو ڕووداوی کە لە تورکیا هاتۆتە ئاراوە پرسی کوردی ڕاستەکەی لە ئاستی جیهانە زۆر مەترح کردووە ئەوە هەلێکی باشە ئێستا هەلێکی باشە کە بتوانرێ پرسی کورد نەوە تەنها وەکو پرسێک لە تورکیا بەڵکو وەکو پرسێکی ناوچەیی کە لە وڵاتەکانی سووریا و عێراقیش تەنانەت و تەبیعەتەن ئێرانی شەیە ڕوو بخرێ یعنی ئەو هەوڵەی کە سەردەمی خۆی درا کنگرەیەک لە نێوان هێزە سیاسیەکانی هەموو بەشەکانی کوردستان پێک بێت لەوێ بەرنامەیەک لەسەر خاڵە هاوبەشەکان پێک بێت ئێستا هەلەکە زۆر ڕەخساوە بۆ ئەوەی کە ئەوە بەکردەوە دەربهێنرێت بەڵام بەداخەوە من نایبینم بوار بۆ گەیشتن بە ئاواخواستێک و پێشڕەویکردن لەو ڕاستە جاوەی کە ئێستا پێویستە و حزبانێک کە پەیوەندیان بەیەکەوەیە و بە تایبەت من پرسی کوردی شتوکە تەنها بە پرسی حزبی نازانم پێم وایە زۆر نەهادی کۆمەڵایەتی زۆر نەهادی مەدەنی هەیە دەنگی ئەوان و ڕۆڵی ئەوان نەتوانێت بەهێزتریش بێت لە هەندێک بواردا لە حزبەکانیش ئەوان شتێکەڵی ئەمە بکرێن و ئەو پرسە وەکو پرسێکی ناوچەیی و نەندە تەنها پرسی ئەم یا ئەو وڵات بناسرێ بەکەڵکە چونکە ئەگەر چی ڕەوتە سیاسیەکانی ئێستای جیهان بەداخەوە کۆمەڵایەتەکان لە ئاستی جیهان ئەومان پێ ناڵێ پشتیوانیەکی جیهانی ئەتوانێت لە کورتماوەدا بۆ بزوتنەوەی خەڵکی کورد بۆ نهێشتی ستەمینەتەوایەتی دروستە بێ بەڵام ئەتوانێت لە قۆناغی دواتردا لەوانەشە زۆر توول لەکێشێ ئەوە بگۆڕدرێ و بزوتنەوەی جیهانی بۆ پارێزگاری لەو خواستە بەرهەقانە بۆ نمونە لە خواستی فەلەستین خەڵکی فەلەستین و کورد دروست بێ بۆ ئەو وەختە ئێمە بێ ئامادەگیمانە بێ هیوادارم لە ئێستاوە نەهادەکان و حزبەکان و هەموو کۆڕ و کۆمەڵانەی کە ئەمە دەغدغەیانە ئامادەسازی بۆ ئەو دەورانش بکەن. بەڵێ زۆر سپاس کاک عادڵ من پرسیارێکم نییە ئەڵبەت پرسیار هاتوون تکرارن وەڵام دراوەتەوە من دەستخۆشیان لێ دەکەم لەو بینێرانە بەڵام پرسیارەکان کراون و میوانی بەرەزیشمان وڵامی بە پرسیارانە داوەتەوە من پرسیارێکم نیە خۆتان لە کۆتاییدا ئەگەر ئەتانوێت ئاماژە بە شتێکی نەوتراوەیە خاڵێکی گرنگ بکەن فەرموو. نە هیچ شتێکی لەو زیاتر نیە زۆر سپاس بۆ ئێوە بینەرانتان کاگەمیە. زۆر سپاسی بەرەزیشتان دەکەم دکتۆر عادڵ ئەلیاسی کۆمەڵناس و هاوکات ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە سپاس بۆی کە بە شاری بەنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ هەموو عەزیزانی کە بەشدار بوون لە بابەتی ئەم شۆمان و بیرۆڕای خۆیان ناڕوانی کە پرسیاریان نارد هیوادارین کە ئەم بەرنامەیەشتان بەدڵ وێت و کەڵکی پێویستیشتان لێ وەرگرتێت تا یەکشەمەیەکی تر هەر بە شادی بشین.
شۆڕشینێ دەشاکێنێ سووری شۆڕشینێ دەشاکێنێ باچەکێ لە ژێرەوەڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنی ڕووبا دوژمن دەخوێنێ منم مەڵای سووری شۆڕشینێ دەشاکێنێ سووری شۆڕشینێ دەشاکێنێ من باچەکێ لە ژێرەوەڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنی ڕووبا دوژمن دەخوێنێ مەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی تێیە پێشمەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی تێیە مندم مەڵا سووری شۆڕشینێ دەشاکێنێ سووری شۆڕشینێ دەشاکێنێ باچەکێ لە ژێرەوەڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ ڕووبا دوژمن دەخوێنێ بەرزەلووتکە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی بەرزەلووتکە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی منم مەڵا سووری شۆڕشینێ دەشاکێنێ سووری شۆڕشینێ دەشاکێنێ من باچەکێ لە ژێنەوەڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ ڕووبا دوژمن دەخوێنێ